ئێستاش خوێندنەوەی ئەنجامنامەی کۆنفرانسەکەمان لەلایەن بەڕێزان سوهام شەنگالی و بەڕێز ویژدان نورەدین پێشکەش دەکرێت. تکایە با بفەرمونون. پێشنیارنامەی کۆنفرانسی تاڤگەری ئازادی ژنانی SD لە 12 ئابی 2023 تاژە لە شاری سلێمانی باشووری کوردستان لەژێر دروشمی تێکۆشانی هاوبەشی ژنانە پێکهاتووە و پێکهاتە باوەڕێکان هەنگاو بەرەو بنیاتنانی سیستەمی دیموکراتی مسۆگەر دەکات و کۆتایی بە کۆمەڵکوژی دەهێنێت. ڕێخستنی دژی ژنان و مرۆڤایەتی داعش لە 3 ئابی 2014 لە شەنگاڵ کۆمەڵکوژیان ئەنجامدا. ئێمە لە نۆوەمین ساڵیادیدا ئەو تاوانە بە توندی شەرمەزار دەکەین. بەڕێزەوە هەموو قوربانیانی ئەو تاوانە وەبیر دێنینەوە. ژمارەیەکی زۆر لە ڕێکخراوە نێودەوڵەتی و پەرلەمانی وڵاتان و ئەو هێرشیان وەک کۆمەڵکوژی ناساندووە. ئێمە ئەو هەنگاوانە بە ئەرێنی و گرنگ دەبینین. هاوکات داواشیان لێ دەکەین پێویستیەکانی ئەو بڕیارە پێک بێنن. دەبێت هەموو ئەو ڕێکخراو دەوڵەتانەی و ئەو کۆمەڵکوژیانە وەک جینۆسایی ناساندووە کار بوو ئەوە بکەن. تاوانکاری ئەو تاوانە دادگایی بکەن. تا ئێستا پەرلەمانی عێراق کۆمەڵکوژی و قورکردنی ژنانی 3 ئابی 2014 وەک جینۆسایی نەناساندووە. ئێمە وەک ژنان ناتوانین لەو هەنگاوە ببوورین. بۆیە دەڵێن پێویستە هەرچی زووە پەرلەمانی عێراق ئەو تاوانەی بەرامبەر بە گەلی شەنگال و ژنانی ئێزیدی کرا وەک جینۆسایی درابگەێن و پێناسی بکەن. عێراق خاوەنی کەلتورێکی دەوڵەمەند و فرەباوەڕی و نەتەوەی و فەرهەنگیە. بەهۆی ئەو کەلتورە دەوڵەمەندیەی خاوەن چاندی دیرینە، بەڵام بەداخەوە جیاوازی جوانیەکانی ژیان لەلایەن زلهێزەکانەوە دەکرێتە دژ بە یەک بەکار دەهێنرێت و شەڕیان پێ دەکرێت. بە تایبەتیش لەسەر ناسنامەی هەندێکیان بێباوەڕی ڕادەوەستێنن. ڕاوەستان و هێریش لەسەر هەر لایەنێک دیکە دەکرێت. بەم شێوەیەش بەزاڵکردنی ناسنامەی لایەنێک و بەسەر لایەنێکی تردا لایەنێکی تر ڕوبەڕووی قڕکردن دەکرێتەوە. لەسەروی هەمووانەوە کاکەی و فەیلی زەردەشتی مەسیحی شیعە بە تایبەتی کورد و ئاشور و سریانی و عەرەب لە تەواوی مێژوودا ڕوبەڕووی پاکتایی مێژوویی بوونەتەوە. بەهۆی ژەهری سیاسی دەسەڵاتداری، نەتەوە پەرستی، دینپەرستی، جوانیەکانی عێراق پێکەوە ژیانی ئەو وڵاتەی ڕوبەڕووی قڕکردن کردوتەوە. بۆیە هەموو دەنگ و ڕەنگە جیاوازەکان بە ئازادی و ئارامی بۆ ئەوەی هەموو دەنگ و ڕەنگە جیاوازەکان بە ئازادی و ئارامی بژین، ئێمە وەک ژنانی پشگیری تێکۆشانی دیموکراتی دەکەین. بۆ پێکهێنانی ئەوەش خۆپەروەردەکردن بە پێویست دەبینین. یەکەم جینۆساید و فێمیساید لە سەدەی 21دا لە 9 ساڵی پێش ئێستا لە 3 ئابی 2014 لە پێشچاوی هەموو دنیا لە شەنگال پێک دەهات. ئەو هێرشانە سەرچاوی خۆی لەو نەتەوە پەرستی و ئاینپەرستیە و ڕەگەزپەرستیە وەردەگرێت. ئێمە دیسانەوە شەرمەزاری دەکەین. دەڵێن تا چارەنووسی ژنانی دەستی داعش چارەسەر نەبێت، تا ئێشی ژنان و منداڵان و خەڵکی شەنگال ساڕێژ نەکرێت. ئەو ڕەوشە وەک پەڵەیەکی ڕەش و دەبینیت و کۆمەڵگای مرۆڤایەتی بەرامبەر بۆم دۆخە خۆی بە بەرپرسیارەتی دەبینێت. ئێمە وەک ژنان خاوەن ناسنامەی جیاواز و چاند جەخت لەوە دەکەینەوە. دەبێ عێراق بۆ هەموو ناسنامە و پێکاتە جیاوازەکانی بێتە وڵاتێکی ئازاد و ئارامتر. بۆ پێکهێنانی ئەوەش جەخت لە تێکۆشانی هاوبەش دەکەینەوە. ئێمە دژی سیستەمی پیاوسالارین کە ژیان بۆ ژنان دەکاتە ژەهر لەسەر فەلسەفەی ژن ژیان ئازادی تێکۆشان بەهێزتر دەکەین. ئێمە وەک ژنان لە قوڵایی دڵمانەوە باوەڕمان بەوە هەیە ئەگەر لەسەر ژیانی ئازاد خۆمان بەڕێخستن بکەین، وڵاتەکەمان لە ڕووی ئازادی ئاشتی و دیموکراتی پێش دەکەوێت و بۆ ڕەنگکاری گەورە ڕوودەدات. ئێمە بەرگری لە مافی چارەی خۆنووسینی خەڵکی شەنگال دەکەین کە تووشی جینۆساید بوون و هێشتا بوونیان لەژێر هەڕەشەدایە. داوا دەکەین لەگەڵی دیموکرات خوازەش کە پشتیوانی ئەم داواکاریە بکەن. لە ڕێکەوتنی 9 ئۆکتۆبەری 2020دا دەردەکەوێت حکومەتی ناوەندی عێراق و پارتی دیموکراتی کوردستان واژیان لەسەر ڕێکەوتنێک دەربارەی شەنگال کردووە و ئەم ڕێکەوتنە کراوە بەبێ بوونی ئیرادەی گەلی شەنگال. هەر بڕیارێک بەپێی بەشداری پێکهاتی SD دام و دەستگای شەنگال بدرێت، ئەوە ئێمە ڕەباڕەوا نابینین و ناڕەزایی بەرامبەر دەردەبڕین. ئەگەر ئامانجی چارەسەریان هەبێت تەنها بەدانان بە ئیرادەی خەڵکی شەنگال دەبێت. ئێمە داوا لە ڕخرا و دام و دەستگانی و دەوڵەتیەکان دەکەین بەرپرسیارەتی
برپرسیارەتی بنوێنن بۆ ڕێگریکردن لەم تاوان و کاولکاریانەی دژی مرۆڤایەتی لە شنگال ئەستۆ بگرن. هەروەها داوا دەکەین لەو چوارچێوەیەدا خۆیان بە بەرپرسیارەتی ببیننەوە دان بە جینۆساید و فێمیسایدی شنگال و ڕێگریکردن لەو هێرشاری دەوڵەتی تورکیا بەسەر شنگال بکەن. بەمەبەستی ڕێگری لە ژیانی زیاتر بە پەلە داوا لە هێزە پەیوەندیدارەکان دەکەن کە ڕێگری لە هێرشەک ئاسمانیەکانی تورکیا بۆ سەر ئاسمانی عێراق بکرێ. ئێمە سەیری ئەو فێمیسایدە کۆمەڵکوژی سەر ژنان کە لەسەر شنگال پێکهاتووە درێژترین و بەربڵاوترین کۆمەڵکوژی لەسەر ژناوە بەڕێوەچووە لە جیهاندا، بەڵام تا ئەمڕۆژ لە یاسای نێودەوڵەتیەکان وەک تاوانی جەنگ نەناسراوە. داواکاری ئەو هێرشەی کە کرایە سەر ژنان لە شنگال لەلایەن ڕێکخرا و نێودەوڵەتیەکان لە ویلایەنە پەیوەندیدارەکان و بە تایبەتی نەتەوە یەکگرتووەکان وەک تاوانی جەنگ و تاوانی دژ بە مرۆڤایەتی بە ژنکوژی پێناسە بکرێت. لە چوارچێوەی ئەم کۆنفەرانسەدا سڵاوی بەرخودانی لە ژنانی ئەفغانی لە دژی ڕژێمی تاڵیبان دەکەین. لە بەرامە ئەم ڕژێمە دژمرۆڤیە و دوژمنایەتی ئازادی ژنان خەبات و بەرخودانی ژنانی ئەفغانستان زۆر بەرز دەنرخێنین. ئێمە ڕای دەگەێنین بە هەموو شێوەیەک پشتگیری بەرخودانیەکەتان دەکەین و لەگەڵتانی وەک ژنان کە بەشداریمان لەم کۆنفرانسە کردووە دەڵێن باشترین وەڵام بۆ ئەم دڕندەیی بەسەر ژنانی ئێزیدیدا ئەنجامدراوە هاودەنگی و هاوڕێخستنی ژنانە نێودەوڵەتیەکەیە. داوا لە هەموو ژنانی جیهان دەکەین کە کۆ ببنەوە داوای بە جینۆسایدی ژنانی شنگال بکەن. جارێکی تر دەڵێن ژن ژیان ئازادی.